ساکۆ بەهزادی تەمەن 11 ساڵ وەیزانیە و پەتەی بە سوورەیەی ژوورەکەیانەوە هەڵواسراوە بۆ یاریکردنە، بەڵام نەیزانیە و پەتە ژیانی کۆتایی پێدەهێنێت. دایکی ساکۆ بەو پەتە موغەزی بۆ کچەکەی هەڵواسی بوو. ئەو ویستی کچەکەی چارە بکات، بەڵام نەیزانیە و پەتە ژیانی ساکۆ کۆتایی پێدەهێنێت. ڕەزامەندیمان وەرگرت بۆ ئەوەی قسە لەگەڵ دایکی ساکۆدا بکەین. ئەو پێیوتین چەند ڕۆژێک بوو دەیویست ئەو پەتە لێ بکاتەوە، بەڵام هەر بیری دەچوو. پەتێکم هەڵواسی بوو بۆ کچەکەم، کانە لای هەبوو ئەم هەفتەی لەوە پێش کانە لاو شتی تەواو بوو. دکتۆریتی دوای هەفتەکە بێنەوە بۆ لا ئەوەی ڕاستی بچین بۆ خەتەخانەکە، ناڵم نەچوین خەتەخانەی شەهید حەمەڕەش. ئەم کەینبینەی ئێمە چارێک بۆ 5 گەشتینە ماڵەوە. کوڕەکەم سەعات 4:20 دقەیەتەوە. قەت ئەوە ساکۆنیە بەرەو ڕوومان نەیەت، دایمە بەرەو ڕوومانە هات کە دەرگامانە کردەوە. وڵا کە شوێستەرەوە دەرگاکەی کردەوە، من خەریب قۆنەرە داکەنم ئەم بە ساکۆی وت ساکۆ هەر نەجوڵە هیچ. وەڵام من کردمە باوەشاوە هەر بە پەتەکە و کردمە دەم خێرا ڕاکە چاقۆیە بێنە ئەو ماڵی خواری شەوڵانکە. لە دوێنێەوە لەژێر عیلاجا بوو، شەوێش باش بوو، چاوی کردەوە سەیریکی منی کرد، تۆزە فرمێسکی هەبوو ئەلێرەوە، فرمێسکی ڕشت. دکتۆر بەختیارم بەیانی هاتووتی ڕەگی دوو ڕەگی قرتاوە. ئەوەی بە خەیاڵی ساکۆ و کەسوکاریدا نەدەهات کۆتاییەکی لەو شێوەیە تراژیدیایە بوو بۆ ساکۆ. ساکۆ کە باوکیشی کۆچی دوایی کردووە، دوجار لە تەمەنی 11 ساڵیدا گردی سەیوان بووە دوامەنزڵی و دایک و خوشک و براکەی و هاوڕێ و قوتابخانە و کتێب و عینەکەکەشی بەجێهێشت. ئەوەی لە دوای ساکۆ بازاد مایەوە عینەکەکەیەتی کە دوای بەپەتەوە بوونی لێدا کەوت بوو. کتێبەکانیشی بە هەمان شێوە لێرەدا بەجێماوە. ئەو زوو گەڕاوەتەوە بۆ ئەوەی سەری بەرنامەی مناڵان بکات، بەڵام ئەو پەتەی کە بۆ ئای مغەزی دانرابوو بووە هۆکارێک بۆ ژیانە دەستدانی. ئەوەی کەمایەوە تەنیا عینەک و کتێب و زووخا و ناسۆر بوو بۆ دایک و کەسوکاری. هێمن قادر کورسات نیۆس سلێمانی.